لە ڕاستیە ماوەیە کە هەڕەشە لەسەر دکتۆر غالب و ئەندامێکی تری فراکسیۆنەکەمان کاگوشێر عەبدوڵڵا هەیە و دەستگا ئەمنیەکانی عێراقیش ئاگادارن لەو هەڕەشانە و ئێمەش لە دوایەوەی کە زانیمان ئەو هەڕەشانە هەن هەموو دەستگا ئەمنیەکانی عێراق هەرچە سەرۆکایەتیەکەی عێراق و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان و تایبەتی شاری سلێمانیمان ئاگادار کردەوە پارێزگای سلێمانی لەو هەڕەشانەی کە لەسەر دکتۆر غالب و کاگوشێر هەن و کە حادسەکەش ڕوویەوە لە هەوڵان دەستگا ئەمنیەکان یعنی لەسەر خەتن بۆ ئەوەی ئەنجامدەریە و کردەوەی و ئەوەی لە پشت ئەو ئەنجام دەرەشەوە هەیە ئاشکرا بکرێن و دەستگیر بکرێن و بدرێن بە دادگا. ئێمە بەڕاستی چاوەڕێیەوەکەین بە زووترین کات ئەنجامدەری ئەو هێرشە و ئەوانەشی لە پشتیەوەن دەستگیر بکرێ و ڕوبەڕووی دادگای بکرێتەوە چاوەڕێین و هیوادارین بە زووترین کاتەوە ببێت چونکە بەڕاستی قسەی خۆمانەوانە بێت لە هەموو حاڵەتێکە. ڤیددیۆ هەیە کامێرەی چاودێری ڤیددیۆی ڕووداوەکەی تۆمار کردووە و تۆماری ڤیددیۆکە لای دەستگا ئەمنیەکان و پۆلیس هەیە و ئێمە پێش لێکۆڵینەوەکان ناکەوین هیوادارین لێکۆڵینەوەکان دەرەنجامەکانی بۆ ڕایگشتی ڕابگەێنرا هەم لە ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە دەستگا ئەمنیە پەیوەندیدارەکان پەیوەندیان کردووە لەسەر خەتن ئەوانیش بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەنجامدەرانی ئەو کردەوەی بدۆزرێتەوە. لە ڕاستی ئێمە بەردەوامە بین لەسەر ئەو ڕێچکەی کە گرتومانەتە بەر هەمووکو فراکسیۆنی گۆڕان هەمووکۆن هاوپەیمانی هیوە و چ دکتۆر غالب و چه هاوڕێکانی هەم لە فراکسیۆن و هەم لە هاوپەیمانی ینی کۆڵ نادەین لەو ینی ڕێچکەی کە کردومانەتە بەر بۆ دیفاعکردن لە مافی خەڵک چ لە ئاستی هەرێمی کوردستان و چ لە ئاستی حکوومەتی ئیتحادی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشانەی کاکرێتە سەر ئازادیەکان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش.